لحقيقتها إما إساته همومان هاي لنا بحرك لسبوري كرو. سبور چییە؟ سپۆر چۆن هێلکە ڕووەک لە ڕێگای ئەوە زیاد ئەبێت، ئەویش ڕێگای زیادبوونی کەڕووە لە ڕێگای سپۆرەکان. سپۆرەکان چین؟ خانەی زۆر وردن، ئێمە ئیسە بزەبەتوەکەەوە ئەوەیە ناو بەحرێک لە سپۆری کەڕوەکان مەلە بکەین. باشە کەواتە سپۆری کەڕووبوونی هەیە لەسەر پێستمان، لەسەر قاچمان، لەسەر ئەو ئەرزە، کەواتە سروشتیە، کەڕوو سروشتیە. ئەو سپۆڕاتەکە وەکو هێلکەن نەبینراون لەناو خۆڵن. پێویستیان بە چییە؟ پێویستیان بە نایترۆجینە، پێویستیان بە ژینگەیەکی شێدارە. بۆیە لە کاتی هەور و تریشقا ئێمە قارچک و دۆمەڵان دەرەچیە، چونکە بەکتریای تایبەتمان هەیە، نایترۆجین وەرەگریە ئەیدا بە کەڕوەکە. کەڕوەکە دەسە کاتە گەشەکردن و لەگەڵ ڕەگی دارەکانە پەیوەندیەک هەیە بۆ پاڵتشتیکردن. ئەمە لە سروشتە. هەروەها لە ناو تەلاچەکەت ئەیکەیدەوە دەرگاکەی تەمەشاکەیت لیمۆکەت پرتقاڵەکەت کە ڕووی لێداوە، ئێوە لەکوێوە هات؟ دیسان سروشتیە، سپۆری کەڕووە لەگی شوێنێکە هەیە، بەڵام دەرفەتەگە گرنگە. ئەگە دەرفەتەگە ڕوخسار بوو گونجاو بوو بۆی گەشاکە. چییە ئەو دەرفەتە؟ پلەی گەرمە لە نیوان 18 بۆ 25 بێت. دووەم شێداری، شێ زۆر گرنگە بۆ کەڕوو. ئەو ژینگە شێدار بێت کەڕووەتان ئەتوانێت بە ئاسانی تیای گەشە بکات، ئەگە کەڕووی سوود بەخش بێت یان زەرەر بەخش بێت. جا کارگەگان چیەکەن؟ ئەم سپۆراتە بە کێلو ئەیسێنن، ئەو دەرفەتە ئەو ژینگە بۆی ڕوخسار دەکەن. چۆن؟ لە ڕووی شیەوە لە ناو هۆڵێک گەورە زەبت شەیەکەیەکەن، زەبت پلەی گەرماکەیەکەن لەگەڵ پەینەکە. ئەو پەینە چییە؟ تێکەڵەیەکە لە مەواد گرنگترینیان نایترۆجینە، ئەوە کە کەڕوو زۆر پێویستیەتی بۆی بۆ ئەوەی گەشە بکاتن. قارچک یەکێکە لەو نمونانە کە لە سروش دەرەچێت و کاتێ سەفرەوچش دەرەچی بۆ ئەم دەشتە ئەبینی قارچک گەشەی کردووە. هەندێک جار خەڵکیش بەداخەوە ئەو چتەکەن بەس ئەیسڕن و ئەیخۆن، زۆر هەڵەیە ڕێزم هەیە بۆیان، چونکە نازانی ئەوە تا چ ڕادەیەک ژەهری تێدایە، احتیمال لە ژەهراوی بێت و کێشە دروست بکات. ئیتر ئەوە نمونەیە لەسەر سروشتێکەی. ئەیهین کارگە دەستکردە خۆیان سپۆری ئەو کەڕووە تێرن هین قارچکەکە و گەشەی پێەکەن. دیسان لەو بابەتەوە کە زۆر گرنگە دۆمەڵان، هیوادارم لەم کەناڵە بەڕێزە گوێ بگرن، حکوومەت و سەرمایەدارەکان گرنگی پێ بدەن، چونکە دۆمەڵان لە وڵاتی ئۆروپا لە ئیتالیا و فەڕەنسا نرخی کێلۆگەی ئەگاتە $5,000.